بڕۆ من لەم قۆناغێکی هەستیار و قۆناغێکی گرنگە و قۆناغێکی چارەنووسازە لەم ڕۆژگارە کە ناوچەیەکی گەرم و پڕململانی و پڕکێشەیە لە هەموو کات زیاتر لایەنە سیاسیەکان و حیزبە نەتەوایەتی و نیشتمانیەکان پێویستیان بە لە یەک نزیک بوونەوە و هەماهەنگی و گفتوگۆی زیاترە و ئێمەش وەکو ئەمنەتەوە پێویستە ینی شتێک کۆمان بکاتەوە بەداخەوە ینی ئێستا لە هەموو کات ئەکرە بڵێ ینی پرش و بڵاوترین یان نەمانتوانیوە لەسەر خاڵێک کە خاڵێکی گرنگە کە ئەویش ئێمە هەمومان نەتەوەیەکین ڕاستە دابەش بووین ڕاستە بیر و ڕای جیاوازی تای هەمووانە بەڵام ئەمە بیرمان نەچێ چارەنووسی هەمومان ڕەبتە بەیەکەوە و چارەنووسی هەمومان وا ئەخوازێکە لە چاوی حیزبایەتی تەسکەوە سەیری ڕووداوەکان نەکەین قەزەی نەتەوەی کورد و کۆنگرە و نزیک بوونەوە و لێ تێگەشتن لە هەموو خاڵێک و لە هەموو شتێک گەورەترە و دەبێت بە هەمومانەوە کەمێک بینە خوارەوە و دووربینتر سەیری ڕووداوەکان بکەین خوێندنەوەیەکی واقعیانەترمان هەبێ بۆیە بتوانین ئێمە شەقی خۆمان وەکو نەتەوەیە گفتوگۆ بکەین لێک نزیک بوونەوە بکەین بتوانین خوێندنەوە مامۆ ڕووداوەکان دەبێ ئینسان ناتوانیان تۆ لایەنێک تاوانبارکەی ئەمە ڕەبتی بە وەس ئەو گۆڕانکاریوانەیە ئەمە ڕەبتی بەو قۆناغەوەی کە ئێمەیتیان بەداخەوە تا ئێستا ئێمە زۆربەی زۆری خوێندنەوەکانمان لە ئەقلی حیزبەوە لە چاوی حیزبەوە سەیری ڕووداوەکانەکەین ئەمە کارەساتە بۆ ئێمە ئەبێ حساب بکەین ئێمە نەتەوەیەکین ئەم نەتەوەی ئێستا لە گۆڕانکاریەکانی جوانە ئێمە لەکوێن و پێویستە ئێمە چۆن هەماهنگ بین چۆن بەرنامەیەکمانە بێ بتوانین ئێمەش وەکو گەلانی دنیا بتوانین خاوەنی نەتەوەی ئاڵای خۆمان کیانی خۆمان بین بەداخەوە ئەمانە تا ئێستا ئێمە نەمانتوانیوە واقعیانە لەگەڵ ڕووداوەکانە بڕۆین و نەمانتوانیوە لە ئەقڵیەتی حیزبی دەرچین کە ئێمە بزانین قەزەی نەتەوایەتی وە کۆکردنەوەمان زۆر لەوە گەورەتر ئەگەر حیزبێک ئەو سەرۆکایەتی بکە یان نەیکا ئەبێ ئێمە گەورەتر سەیری ڕووداوەکان بکەین یەکێتی نەتەوەی لە هەموو کاتێکا پێویستە بۆ هەر نەتەوەیەک بە تایبەتی بۆ نەتەوەی کورد چونکە لە هەموو لایەکەوە چاوی دوژمن و تەماکارانی لەسرە بە تایبەتی لەم دۆخەی ئێسایە کە هەموو وڵاتانی دراوسێ و ئەقلیمی لە هەوڵی پەردکردن و پارچە پارچەکردنی نەتەوەی کوردان لە هەر چوار پارچەکەی کوردستان و بە تایبەتی لە باشووری کوردستان چونکە لە باشووری کوردستان کورد خەریکە دەرکەوتنێکە بێ خەریکە دروسە بێ ضرورترین شت یەکێتی نەتەوەیە لە ئێسای لە باشووری کوردستانە گرنگە کورد لە ناوخوای لە ڕووی دەرەوە لە ڕووی سیاسەتەکانی دەرەوە و سیاسەتی عێراقا یەک بێت یەک پارچە بێ یەکەڵوێست بێ لە ناوخوا هەر کێشەیەکی بێت چارەسەر بکرێ لە بینی ئەحزابەکانە کۆکی حیزبەکانە و تا ڕادەیەکیش دەستی دەرەکی تایە ناکۆکی حیزبەکان لەسەر کۆمەڵێ بەرژەوەندی مادیە گەورەترین کێشەکە لە وڵاتی ئێمە هەیە کێشەی نەوتەکە ڕێک ناکەون لەسەری نازانن چۆنی دابەشکەن شەڕەکە لەسەر دابشکردنی نەوتەکەیە دەستی دەرەکیش ئەڵبەتە گرنگی خۆی هەیە وڵاتانی دراوسێ لە ڕووی هەر سنوورێکەوە کاریگەری تەواوی لەسەرەوە حیزبە هەیە کە لەو ناوچەیە دەسەڵاتدار بە یەکێتی نەتەوەی لانی کەم کورد ئەتوانێت مافەسەرەتایەکانی ژیان بەدەست بێنێ بۆ نمونە ئەتوانێت بەشە بودجەی خۆی ببسڕێ ئەتوانێت ناوچە کوردستانیەکان کە جێگە ناکۆکە کێشەی لەسەرە بێنێتەوە ژێر دەسەڵاتی خۆی لە ئێستا باشترێ بە هەر شوێنە بە یەکێتی نەتەوەی قەزەی بردومانی سوپای تورکیا بۆ سەرخا کێریمی کوردستان گەورەترە لەوەی کە کورد بتوانێت کۆتایی پێبێنێت ئەوەی کێشەیەکی جیهانیە ئەتوانین بڵێن وڵاتانی زلهێزی لە پشتە دەسەڵاتێکی سیاسی گەورەی لە پشتە بەڵام کورد ئەگەر یەکگرتوو بێ ئەتوانێت کەمتری کاتەوە ئەتوانێت قسەی بکات کە ئاشتی بەرقەرارکات لە بینی بۆ نمونە پارتی کرێکارانی کوردستان و تورکیایە ئاشتی دروستکە لەو ناوچانی کە لە هەرێمی کوردستان بۆ ئەوی بردومانەکان لەو ناوچانە ڕایگیرێت